سڵاوتان لەبێ بەڕێزان و ئەم کاتتان باش لەگەڵتانین بۆ ڕۆماڵکردنێکی تایبەت سەبارەت بە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان. بەڵام بەڕێزان هەرچەندە بڕیار بوو کاتژمێر 11 پێشنەوەڕۆی ئەمڕۆ کۆبنەوەی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات، بەڵام کۆبنەوەکە چەند کاتژمێرێک دواکەوت. لە سەرەتای دەستپێکردنی کۆبنەوەکەشدا کە تایبەت بوو بە درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی مەسعود بارزانی، پەرلەمانتەرانی ئۆپۆزیسیۆن ناڕزاییان دەربڕی و بەهۆیەوە شەڕ و پێکدادان لە نێوان پەرلەمانتەرانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتەرانی دەسەڵات ڕوویدا. بەڵە بەڕێزان ئێستا بۆ زانیاری زیاتر فەرمان محەممەد پەیاملی ڕێناوتیمان لەگەڵدایە لە پەرلەمانی کوردستانەوە بۆ قسەکردن لەسەر دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان. فەرمان سڵاو لێبێ زانیاری زیاترمان بدەیتە لەسەر ڕووداوەکەی ناو پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ ڕوویدا وا پێمان بڵێ کە چی بوو. بەڵێ وەک دیارە هەرچەندە وا بڕیار بوو کاتژمێری 11 ئەمڕۆ پێشنیوەڕۆی ئەمڕۆکە دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستان دەست پێ بکاتن، بەڵام دواتر بەهۆی کۆبنەوەی نێوان سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن عەلی باکیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان لەناو پەرلەمان ئەم کۆبنەوەیە دووەخرا بۆ چەند کاتژمێرێک. لە سەرەتای دەستپێکردنی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمان دیار بوو بەبێ ئاگادارکردنەوە یاخود بەبێ وەک چاوەڕوان نەدەکرا لە بەرنامەی کاری پەرلەماندا دێت کە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم و هەروەها خولیسێنی پەرلەمانی کوردستان بخرێتە بەرنامەی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانەوە. بەڵام دواتر لە کاتی خوێندنەوەی هەردوو پرۆژە بڕیارەکەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرابوو، ناڕزایی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنی لێکەوتەوە و بە تایبەتیش فراکسیۆنی گۆڕان لە ناوخۆڵی پەرلەمان و دواتر داوایان کرد کە ئەمە ڕابگیرێ نەخوێندرێتەوە کۆتایی پێبێنرێت چکە پێیان وایە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ناقانونیە و ڕێگەپێ نەدراوە. بەڵام لەگەڵ بەردەوامبوونی خوێندنەوەی هەردوو پرۆژە بڕیارەکە شێوی کەوتە نێوان پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و هەروەها پەرلەمانتارانی فراکسیۆنی کوردستانی و دواتر عەبدوڵای مەلانووری پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان بەدەبە هێرشی کردا یاخود با بڵێن دەبەی هاویشتە سەرۆکایەتی پەرلەمان و تەنانەت ئەلسیدەکەی دوای سەرۆکی پەرلەمان کە دانیشتەکانی کە عەرز دەکرێت ئەمەیشکان و هەوڵ ئیتر شەڕ تەنانەت شەڕە بۆ کچیش لە نێوان پەرلەمانتاراندا ڕوویدا بەهۆی ئەو شێوەیەی کە کەوتە نێوان لەناو هۆڵەکە ڕوویدا وای کرد کە کۆبنەوەکە دوا بخات بۆ ماوەیەکی کاتی. بەڵام لە کاتی چونە دەرەوەی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و سەرقاڵبوونیان بەو شێوەیە بەردەوامی درا بە دانیشتەکە خوێندنەوەی یەکەم بۆ هەردوو پرۆژە بڕیارەکەدا و لە ئێستاشدا بۆ دوایین زانیاری لەسەرەوەی کە ڕۆژەکەی بەسەراتەوە کۆبنەوەکە دواخرا بۆ کاتژمێر 4 ئەمڕۆ واتە 4 دەست پێ دەکاتەوە. بەڵام تا ئێستا کە دیار نییە کە ئاخۆ ئۆپۆزیسیۆن بەشداری لە کۆبنەوەکەی کاتژمێر 4 دەکات یاخودنا. دەمەوێت بۆ زانیاری زیاتر ئێستاش ڕاستەوخۆ کاک سەردار ڕەشید فەرمان پێش ئەوە واتە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان لە بەرنامەیە نەبووە کە قسە لەسەر درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی مەسعود بارزانی بکرێت؟ نەخێر وەک بۆی دوێنێمان کردەوە لە ڕاگەیاندنەکان و بە سەرۆکایەتی پەرلەمان کرد ئایا بەرنامەی کاری بەیانی چییە لە دانیشتەکە سەرۆکایەتی پەرلەمان بە فەرمی ڕایگەیان کە دانیشتنی پەرلەمانی کوردستان بەیانی تایبەت دەبێت بە پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ و هەروەها یاسای پارێزەران. بەڵام دواتر بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ئەو دوو پرۆژە بڕیارە خرایە لە ئەو دانیشتەکەی هۆڵی پەرلەمانی کوردستانەوە خوێندنەوەی بۆکرا. ئەمە بوو هۆکاری بەڵێ فەرمان کێ لەگەڵماندایە بۆ قسەکردن؟ ئێستاش سەردار ڕەشید پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی لەسەر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. کاک سەردارم کاتت باش دەکرێت زانیاری زیاتر بە بیلەرانی هێناسی بدەیت دەربارەی ئەم ڕۆژەی ئەمڕۆکە لە دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان ڕوویدا. بەڵێ زۆر سوپاسانەکەم دیارە ئەمڕۆ لە ئەنجامی خوێندنەوەی بەرنامەی کار کە باڵێن درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بوو و هەروەها درێژکردنەوەی خولی بەڵێن دەورێکی پەرلەمان بوو بۆ سامانی 11 بۆ ئەوەی فەراغی یاسایی دروست دەبێت. لە ئەنجامدا برایانی ئۆپۆزیسیۆن دیارە ناڕازی بوون بە وەزعە. بەڵام ئەکرا ڕزایەتەکە بە شێوەیەکی حەزاریانە و شارستانە بێ نەک بەو شکڵی کە تۆ ممتەلەکاتی گشتی بەڕاستی بشتێنی تەقدیمی بکەی کە ئەوە زۆرێک لە بابڵین ناشارستانی پێوە دیار بوو بەداخەوە تەشەنجێکی زۆر خراپ ڕوویە لە ئەنجامی ئەو پەلامارەی هەندێک لە ئەندامانی فراکسیۆنی گۆڕان. بۆیە بۆ ئەو مەسەلەیە بۆ ئەوەی
بگەێن نەحەلێک ئێستا لیژنەی یاسایی کۆبوونەوەیە کە سەرجەم فراکسیۆنەکانی تایە سەرجەم فراکسیۆنەکانی تایە و پاشان کۆبوونەوەکە دواخراوە بۆ سەعات 4 بەڵام من تا ئێستا معلوماتی لەسەرەوە نیە ئایا برایانی ئۆپۆزیسیۆن بەشداریەکەن یانە. بەڵێ دەکرێت پێمان بڵێ بەرنامەی کاری کاتژمێر 4 چیەوە تایبەت دەبێت بەچی؟ دیارە بەرنامەی ساعات 4 لەسەر درێژکردنەوەی ماوەی ویلایەتی باڵێن سەرۆکایەتی هەرێما و درێژکردنەوەی پەرلەمانە بۆ مانگی 11 هەروەک خۆتان نەزانن لە مانگی 8 ئەو لە تەواوە بێ بۆ ئەوەی بۆشایەکی یاسایی دروست دەبێت. زۆر باشە دەمێ ئەوە بپرسم ئایا وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنی کوردستانی لەسەر پشتی یەکێتی ئایا دەنگ بەو پرۆژە بڕیارە دەبی وەک پێشتر بەشێک لە پەرلەمانتاران ئاماژەیان بۆ کردی ئێمە لەگەڵەوە دانین ئەو پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستانیە ئێوە دەنگ بەو پرۆژە بڕیارە دەدەن بە تایبەتی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکاتیەرن یاخودنا؟ بەڵێ لە ڕاستیە خۆی ئەوە مەطرح بوو کە هەموو لایە کە داوای ئەوەیانە کرد دەستور بگەڕێتەوە پەرلەمان و سازانی نیشتیمانی لەسەر بکرێت کە دیارە بۆ خۆتان نەزانی چێتی نیشتیمانی کوردستان ئەوە وەکو دروشمێک وەکو مەبدەیەک باوەڕی پێ هەبوو دیارە لە مقابلی ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم درێژ کرێتەوە قەراری ئەوە دراوە کە باڵێن دەستور بگەڕێتەوە پەرلەمان و لەوێ هەموار بکرێ بۆ ئەوەی ئەو مەطلبەی کە هەم برایانی ئۆپۆزیسیۆن و هەم سەرجەم لایەنەکان ئەو سازانەی کە باڵێنێکێتی باسیە کرد لە پەرلەمانە ئەو سازانەی لەسەر کرێت کە من پێم وایە ئەوە تەحقیقبوونی هەدەفەکەوێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاگرەشنی پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی بەڵێ فەرمان بەڵێ فەرمان پێشتر باسی لەوە کرد کە سەبارەت بە گفتوگۆکردن لەسەر بڕگەی یەکەمی دانیشتنەکە یاخود ئەو پرۆژەی کە قسەی لەسەر کراوە باسی لەوە کە پشێوەکە لەسەر ئەوە دروست بوو چی وترا بە تایبەتی لەلایەن فراکسیۆنی کوردستانی و سەبارەت بە ئەم بڕگەیە و چۆن ئەمە پشێوەکەی لێکەوتەوە؟ وەکەوەی ئاماژەم پێ کرد لە سەرەتای دانیشتەکەی پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەم کرا تەنها خوێندنەوە بوو کە پێشەوەی کە گفتوگۆ لە نێوان پەرلەمانتاران فەرمان مەبەستم ئەوەیە خرایە دەنگدانەوە یاخود بڕیارێک دەرکرا بۆیە ناڕزایی لێکەوتەوە؟ نەخێت تەنها خوێندنەوەی یەکەم بوو بەڵام هەر پرۆژە بڕیارێک یاخود پرۆژە یاسایە کە دەخرێتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانەوە سەرەتا خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت دواتر مناقەشەی نێوان فراکسیۆن و پەرلەمانتارەکانی بۆ دەکرێت ئەمە تەنها خوێندنەوەی یەکەم بوو بۆ هەردوو پرۆژە بڕیارەکە بەڵام وەک ئەوەی کە پێشتر خۆی بە پێی پەیڕەوی ناوچەی پەرلەمانی کوردستان پێویستە 24 کاتژمێر بەر لەوە 28 کاتژمێر بەر لەوەی بخرێتە بەرنامەی کارەوە پەرلەمانتاران لێ ئاگادار بکرێنەوە بەڵام ئەوەی کە زیاتر پەرلەمانتارانی ئێران کرد یعنی بە شێوەیەکی تاوان نەکراو بوو یاخود دەتوانین بڵێن بە شێوەیەکی هەلاکاو بوو هێنانە ناوەوەی ئەو دوو پرۆژە بڕیارە بۆ ناو پەرلەمانی کوردستان ئەمە بوو کە بۆ هۆکاری سەرەکی لێکۆڵینەوەی ناڕزایی پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆڕان بە تایبەتی گۆڕان و دواتر داوایان کرد کە خوێندنەوەکە ڕابگیرێ چکەمە بە پێی پێڕەوی داخۆی پەرلەمانی کوردستان ڕێگە پێنەداوە بەڵام سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەردەوام بوو لە خوێندنەوەی هەردوو پرۆژە بڕیارەکە دواتر ئەم شێوەیەی لێکەوتەوە. واتە فەرمان ناڕزایەکە تایبەت بوو بەوەی کە ئاگایان لە هەندێک لە بڕگەکان نییە نەک سەبارەت بە ناوەڕۆکی خوێندنەوەکە. وەکەوەی ئاماژەم پێکرد تەڵان لە سەرەتاوە ئەوان بڕیاری خۆیان داوە ئۆپۆزیسیۆن کە لەگەڵ درێژکردنەوەی خولی هێمی پەرلەمانی کوردستان و هەروەها ویلایەتی سەرۆکاتی هەرێمی کوردستان نین بەڵام ئەوەی کە زیاتر ئەوانی تێکدا ئەمە هیچ ڕەفزە لەلایەن فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنەوە سەرباری ئەوەش پێشتر ئاگادار نەکرابنەوە کە پێیان وایە کە ئەمە ناقانونیە پێشەڵی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە سەرۆکاتی پەرلەمان کردوێتی بۆیە ئەوان زیاتر لەسەرەوە سوور بوون کە نەخوێندرێتەوە لە بەرنامەی کارە نابدرێ بەڵام دواتر دوای بەردەوامی دان بە خوێندنەوەی پرۆژە بڕیارەکەی ترە و پشێوەیە لیکەتەوە لێرەدا شوان مەبەستمە بۆ بینەرانی ڕاستەخۆ ئێستا برهان ڕەشید پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لەناو هۆڵی پەرلەمان لەبارەی ئەو ڕۆژێکە یاخود ئەو پشێوەیەکە لە پەرلەمانی کوردستان ڕوویدا بە تایبەتی لەگەڵ پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆڕان یانیاری زیاتر لە خۆیەوە فەرمان تا چەند ڕێگەدرا بە ئێوە کە ڕووماڵی حاڵەتەکە بکەن لەناو پەرلەمانی کوردستاندا؟ ئێمە تا ئێستا کەش تەنها یەک گرتە ڤیدیۆیمان نییە کە ئەو پشێوەیە ئەمڕۆکە لەناو پەرلەمانی کوردستان ڕوویدا لەبەرەوەی
نەک پێشتر پێش نۆژەنکردنەوەی هۆڵی پەرلەمانی کوردستان LCD-یەکمان هەبوو یاخود شاشەیەکمان هەبوو لە ڕێگای ئەو شاشەیەوە دانیشتەکانی پەرلەمان دەرگوازرایەوە ئێمە دەماتوانی سود لەو گرتە ڤیدیۆیانە وەربگرین لە ڕێگای کامێرەمانەکانەوە تەسویر بکرێن بەڵام ئەم دانیشتەوە چەند دانیشتی پێشتریش ئێمەوە شوانێگیراوە بۆیە ئێمە لە دەرەوەی پەرلەمان کامێرەمانەکانمان وە خۆمان لە دەرەوەی پەرلەمان ماوەی چەند کاتژمێرێک وەستاین لە دوای ڕوودانی پشێریەکە بەڵام ئەوەی کە دەستمان دەکەوت بە پێی سەرچاوەکان و لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵ پەرلەمانتارەکان بوو کە زانیاریەکانمان دەگواستەوە ئەجینا ئێمە خۆمان وەکو ڕۆژنامەنووس هەمومان لە دەرەوەی هۆڵی پەرلەمان بوو تەنانەت چەند پەرلەمانتارێکی لە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن کە هاتبوونە دەرەوە لەسەر داوای ئێمە بۆ ڕۆژنامەنووسان قسە بکەن بە دواتر لەلایەن پاسەوانانی پەرلەمانی کوردستانەوە بە ئەمری سەرۆکاتی پەرلەمان ڕێگەیان بەڵێ فەرمان ئەگەر لەگەڵمان مێنیتەوە بۆ زانیاری زیاتر سەبارەت بە حاڵەتەکە بەڕێزان هەر ئێستا دکتۆر یوسف محەممەد بەرپرسی ژووری تێژنەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان ئەوەی ڕاگەیاندووە کە ئەو هەڵوێستەی کە فراکسیۆنی گۆڕان لە ناو هۆڵی پەرلەماندا نواندیان هەڵوێستی فەرمی بزوتنەوەی گۆڕانەوەتە ئەو ناڕزایی کە ئەمڕۆ لە ناو پەرلەمانی کوردستاندا دروست بوو بەڕێزان بۆ زانیاری زیاتر سەبارەت بە هەڵوێستی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی فراکسیۆنی گۆڕان دکتۆر یوسف محەممەد بەرپرسی ژووری تێژنەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە سڵاو لێبێ دکتۆر یوسف بەڵێ دکتۆر یوسف ئاماژەت بەوە داوە کە ئەمە هەڵوێستی فەرمی بزوتنەوەی گۆڕانە بەڵام مەبەستی ئێوە چییە لەم هەڵوێستە کە تایبەت بووە بە خوێندنەوە سەبارەت بە بڕگەیە کە تایبەتە بە درێژکردنەوەی وادەی سەرۆکاتی مەسعود بارزانی سەرۆکی هێرێم و پەرلەمانی کوردستان بەڵێ بەپێی یاسا سەرۆکی هەرێم ماوەی یاسایی خۆی تەواو کردووە دوو خول هەڵبژێردراوە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێستا ئەو ناتوانێت خۆی هەڵبژێرێتەوە جارێکی تر خۆی بپاڵێتەوە بۆ پۆستی سەرۆکی هەرێم چ جایەوەی بە شێوەیەکی نایاسایی بە دوور لە هەموو نەریتە دیموکراسیەکان بەبێ دەنگی خەڵک بەبێ ڕەسامەندی خەڵک هەوڵ بدرێت بەسەر خەڵکی کوردستانە بسەپێنرێتەوە بەڕاستی ئەمە کارێکی ناشەرگیە و هەموو شەرعیەتی دامودەزیەکانی هەرێمی کوردستانە خاتە ژێر پرسیارەوە ئەمە وەسەلمێنێک کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان هەرگیز ڕێز بۆ ڕای خەڵکی کوردستان دانانێ لە کاتێکە هەماوەی لە کاتی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم دیاری کراوە ئەلەو کاتێ بۆ دەربازکردنی مەسعود بارزانی لە تەنگژەکەی خۆی بەوەی کە ناتوانێت خۆی هەڵبژێرێتەوە بۆ پۆستی سەرۆکی هەرێم دوو حزب یان بەڵێ دکتۆر یوسف دەستەبژێرێکی ناو دوو حزبیان لە باتی هەموو خەڵکی کوردستان بڕیارەدان و ئەم کەسە دکتۆر یوسف ئەگەر بەسەر خەڵکە سەپێنەوە بەپێی زانیاری پەرلەمانتارەکانی فراکسیۆنەکەی ئەوە گەر بە ئێوە گەیشتی بێت چ شتێک قسەی لەسەر کراوە کە ئەمان ناڕزاییان دەربڕیەوە پەرلەمانتارەکانی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی فراکسیۆنی گۆڕان ئەوەی ئێمە زانیاریمان هەیە دوێنێ کۆبوونەوەیکی داکرا و لە نێوان نخبەیەکی مەکتەبی سیاسی هەردوو لایە ئەنجام دراوە و لە بڕیاریانیاوە کە ماوەی سەرۆکایەتی مەسعود بارزانی بۆ 2 ساڵی تر درێژ بکەنەوە ئەمڕۆ پرۆژەیەکی شەم بۆ مەبەستە حازر کردو و کردوان خشتەی کاری پەرلەمانی کوردستانەوە بەڕاستی ئەمە خەینە سۆی دەستەبژێرێکی زۆر کەمی ناو مەکتەبی سیاسی یەکێتی کە لە 4 کەس تێناپەڕن هەموو بە پێچەوانەی ئیرادەی دەنگدەرەکانی یەکێتی ئەنجومەنی ناوەندی یەکێتی سەرکردایەتی یەکێتی کە دژی ئەم بڕیارانن بەڵام ئەوانەیان بە زۆر مەسعود بارزانی ئەسەپێنەوە بەسەر خەڵکی کوردستانە لە کاتێکا کە هیچ دەستکەوتێک بۆ یەکێتیش ناپرسن دکتۆر یوسف بوورە وەڵام دەست نەکەوت واتە ئەمڕۆ لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەماندا چ شتێک قسەی لەسەر کراوە کە ئێوە یاخود فراکسیۆنەکەی ئێوە ناڕزایی دەربڕیوە کاکەجان وەڵام دایتەوە ئەوە پرۆژەیەکیان بەباشی گوێم لە نەبووەکەواتە پرۆژەیەکیان سۆتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی مەسعود بارزانی بۆ 2 ساڵی کرد بەڵێ دکتۆر یوسف مەبەستم ئەو بوو بەڵێ ئێمەش پەیامێرەکەی ئێمە باسی لەوە کردووە کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەڵام ئایا چ شتێک قسەی لەسەر کراوەتە مەبەستم ئەو ڕستەیی یاخود ئەو قسەیە کە کراوە سەبارەت بە درێژکردنەوە یاخود درێژ نەکردنەوە کە ئەمان ناڕزاییان دەبڕێ ویستم زۆر بەڕوونی ئەوە باسکەی بۆ بینەران باشە ئەوە کارێکی ناشەرعیە کە پەرلەمانی کوردستان بەستێ ماوەی سەرۆکایەتی مەسعود بارزانی درێژ کاتەوە لە کاتێکا کە ئەو لەلایەن خەڵکەوە بژێرداوە ئەمە چ جایەوەی ئاسان پەرلەمان خۆی ناتوانێت قسە لەسەر درێژکردنەوەی ماوەی خۆشی بکات
چونکە شەرعیەت لە خەڵکەوە وەرەگیرێ و تەنها لە خەڵکەوە دووبارە ئەکرێتەوە نەک لە پەرلەمانی کوردستان بە ئارەزووی خۆیان بێن ماوەی خۆیان و سەرۆکی هەرێم درێژکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر یوسف محەممەد بەرپرسی ژووری توێژنەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ زانێرەکان بەڵە بەرەزان ئەوەی کە دکتۆر یوسف باسی کرد بە پێی چەند سەرچاوێکی تایبەت کە بە ڕۆژنامەی شەرق ئەوسەتیان ڕاگەیاندووە شەوی ڕابردوو وەفدێکی باڵای پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کۆرسەت ڕەسۆل عەلی و هێرە ئیبراهیم و ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتنی نیشتیمانی کوردستان کۆبوونەتەوە ڕێکەوتون لەسەر درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان ئەمە بەپێی چەند سەرچاوەیە کە لێدوانیانداوە بۆ ڕۆژنامەی شەرق لەوسەد. بەڵێ دووبارە فەرمان محەممەد پەیامێری نارتی لەگەڵماندایە لەناو پەرلەمانی کوردستانەوە بۆ زانیاری زیاتر. فەرمان فەرموو سەبارەت بە دوا زانیاری یاخود دەربارەی دانیشتەکەی کاتژمێر 4 لە ئێستادا چی باز دەکرێت؟ بڵێ وەکەوەی کە ئێستا سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان بۆ ڕۆژراوە بۆ ڕۆژنامەنووسان لێدوانێکیدا ئاماژەی بۆ کرد کە کاتژمێر 4 کۆبنەوە کەس پێ دەکاتەوە بەڵام بەبێ ئەوەی ئاماژە بە بەرنامەی کاری دانیشتەکە بکات و ئێستاکەش بەجێرە زانیاریانی دەستپاکەوتووە لیژنەی قانونی هەر دەربارەی ئەو دوو پرۆژە بەرگارە لە کۆبنەوەدان لەناو هۆڵی پەرلەمان تا ئێستاکە هیچ زانیارێکمان دەربارەی کۆبنەوەکە لەوە زیاتر بەس دەکەوتووە بەڵام بە پێویستی دەزانم ئێستا پەرلەمانتاران بدوێنین و چەند پرسیارێکیان لێ بکەین دەربارەی دروستبوونی ئەو ڕەوشە بە تایبەتی کە لەلایەن فراکسیۆنی گۆڕانەوە ئێستاش بورهان ڕەشید پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت کاک بورهان دەمێ ئەو بپرسم سەرەتای دروستبوونی ئەو ڕەوشە لە چێوە ڕوویدا ئێوە پێشتر خانزانی کە ئاخۆ ئەو دوو پرۆژە بڕیارن دەخرێتە بەرنامەی کاری دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان و یاخستان بەڵێ ئێمە نزیکەیمان نەزانیاریمان هەیە کە یانەوێ انتخاباتی پەرلەمان بکەن و انتخاباتی سەرۆکی هەرێم بکەن لەو مودەتا ڕاپرسی لەسەر دەستوورکەن یان مادەی 3 قانونی سەرۆکایەتی دەستکاریکەن بە شێوەیەک مەسعود بەرزانی بۆی هەبێت جارێک بێتەوە بە سەرۆکی وڵات و ئەوەی مفاجی بوو دوو سێ ڕۆژە ماوەزوایان جوڵانەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە ئەمڕۆ بەبێ گەڕانەوە بۆ پەیڕەوی ناوخۆ مادەی 71 و 72 بەبێ ئاگاداری ئەندامانی پەرلەمان دوو مەشروعیان هێنابوو ئەوەی کە زۆر حساس و بەلایەن ئێمەوە تەمدیدی حکمی مەسعود بەرزانی بوو بۆ ماوەی 2 ساڵی تر کە بەلای ئێمە ئەمە ئەعلانی دیکتاتۆریەت و حکوومەتی پاشایەتی لە وڵاتە ئەوە بوو مشاجرە دروست بوو 5 ئەندام پەرلەمانی ئێمە لەگەڵ 5 ئەندام پەرلەمانی لیستی کوردستانیە پەلاماری یەکیاننا بوو بە شەڕەجمیە و وەلا ئاکامی ئەوە دەستی ئەندام پەرلەمان لوقمان لە فراکسیۆنی گۆڕان دەستی برینار بوو و دەرگاکانیان داخت بوو بەڕووی سەحافە و بەڕووی ئەندامانی پەرلەمانە هەموو دەرگاکان قەتاع کرابوو هاتمە دەرەوە و بچونە ژوورەوە بە شێوەیەک وەکو حکوومەتێکی پۆلیسی ئەمە حقیقەتە ئەم پارتی کە لە ساڵی 96ەوە هەولێری داگیر کردووە ئەم هەولێر وەکو داگیرگەیەکی خۆی سەیرەکە ئەگینا لەشکری ئەرەس چی ئەکا لە ناو پەرلەمانە ئەگینا بۆ پۆلیس کەس نازانێ ئەوامری لەکوێوەیە دەرگاکانی پەرلەمان لە ئەندامانی پەرلەماندا ئەخا ئەمە حقیقەتی مەوزوعەکانە هەولێر وەکو مستعمرەیەک لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کە داگیرکراوە معاملە ببوورە من دەبێ ئەوە بپرسم وەکەوەی کە پێش لێدوانێکی پێشتری ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر پشتی یەکێنیشمان پشتە ئاماژەیان بەوە کرد کە دەبوایە هەڵوێستی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی فراکسیۆنی گۆڕان بە شێوەیەکی مەدەنیانەتر بان نەک ئەوەی کە ئێستا ڕوویدا و تەنانەت ئەوچیدەکەی پشت سەرۆکی پەرلەمانی کوردستان شاشکان ئێوە نەدانتوانی بە شێوازیشتر ئەم هەڵوێستە دەربڕن بەڕاستی لە وڵاتێمە دادگا سەربەخۆ نییە و نقطەی نیزانی ئەندامانی پەرلەمان سەرۆکایەتی لێ ناگرێت ئەم مەشروعە مخالفی قانونیان داوەتە پەرلەمان یەکەم دە پێی مادەی هەفتاوێکە بێت بەسەر ئەندامانە تەوزیع کرابێت 2 ڕۆژ پێشەوە دووهەمیش لە 26 سەرۆکایەتیمان پێگەیەوە کە مەشروع تەقدیمکردن تەواو کۆتایی هات کۆتایی خولەکەیە بەڵێ فەرمان بەڵێ بەڵێ فەرمان دەگەڕێنە وڵات سەبارەت بە هەزار یەکتر بەڕێزان فازڵ بەشارەتی ئەندامی پەرلەمانی کوردستان لیستی کوردستانی لەسەر پشکی پارتی دموکراتی کوردستان ڕاستەخۆ لەسەر هێڵ تەلەفۆن لەگەڵماندایە سڵاو لێ بێ کاک فازڵ ئایا پەرلەمان دەتوانێت وادەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان درێژ بکاتەوە؟ ئەوە پرسێکە ئەمڕۆ لەناو پەرلەمانی کوردستان هاتوۆتە پێشەوە لەناو بەرنامەی کاری پەرلەمان و دیارە پێشتریش سەرۆکی فراکسیۆنەکان و لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان زیاتر سەرۆکی فراکسیۆنەکان قسەیان لەسەر کردووە بەڵام بەداخەوە ئەو برایانەی
بزوتکەوەی گۆڕان ئەم نەریتە هەمیشە دووبارە دەکەنەوە و پێم وایە ئەمە بەدەستکەوتێکی زۆر گەورە دەزانن بۆ خەڵکی کوردستان بۆ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتا ئەوە حرکاتێکی پاشی لە بەبڕوای من چونکە ئەبوایە ئەو بەڕێزانە دەرسیان لەو جۆرە حرکاتانە وەربگرتایە لە سەرەتای خولی سێهەمی پارلەمانی کوردستانەوە ئەو جۆرە تەسەڕوفاتانە چەندبارە دەکرێتەوە و نازانم چی سوودێکیان لەو جۆرە تەسەڕوفاتانە بە خەڵکی کوردستان گەیاندووە چونکە ئەمڕۆ لە بەرنامەی کاری پارلەمانی کوردستان ئەسڵن نەیانیەش سەرۆکی پارلەمان بەرنامەی کار بە شێوەیەک بخوێنێتەوە و لای حاڵی ببین دیارە ئەمەش بە حقیقت بڕیارێکی پێشوەختە داویانە کە ئەمڕۆ ئاخر ڕۆژی کۆبوونەوەکانی پەرلەمانەوە دەکەوینە ناو پشووی هاوینە بەڕاستی ئەمە تەسەڕوفاتێکە دوور لە هەموو نەریتێکی سیاسی و ئەخلاقی بەڵێ کاک فازڵ کاک فازڵ تا چەند ڕاستە کە شەوی ڕابردوو ڕێکەوتنێکی سیاسی کراوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەیەکدا سەبارەت بە درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بەردەوام لە ناو حیزبە سیاسی کوردستانیەکانە کۆبوونەوە هەیە بۆ مەسەلەی تەوافق و گەیشتن بە ئەنجامێکی خێر واتە ئەوە ڕاستە کە دوێنێ شەو کۆبوونەوەیەک ئەنجام درراوە لە نێوان پارتی و یەکێتیدا سەبارەت بەم پرسە کۆبوونەوەی بەبەردەوام کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی هەیە و بەبەردەوام کۆبوونەوەی هەستێ لایەنەکەی ئۆپۆزیسیۆنی شەیە لەسەر پرسەکان بۆ ئەوەی بگەینە قەناعەتێک و بگەینە تەوافقێک لەسەر ئەو وەزعەی کەوا ئەم قەیرانەی ئەم برادەرانە دروستیان کردووە لەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان چونکە ناکرێت بەڕاستی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەم شکلە تەعاملی لەگەڵ بکرێت کە ئەوان ئەیانەوێت بەم نەوعیەتە پرۆسەی سیاسی بەڕێوە بچێت کە خەریکە بەرەو پەشەری ئەبەن کە دڵنیابن ئەوان ئەو هەوڵەی ئەوان بۆی ئەدەن ناگەنە ئەنجام لێ لەبەرەوە ئەم ئەزمونی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان دەنگی بەو پەرلەمانە داوە خەڵکی کوردستان دەنگی بەو دەسڵاتە داوە و بەتەکید خەڵکی کوردستانیش بێدەنگ نادێت لەم جۆرە تەسەڕوفاتە نامەشروعانەی لەناو هۆڵی پەرلەمانی کوردستان دەکرێت چونکە ئێمە هەموو ئەندامی پەرلەمانین و بەرنامە دەرفەت لە بەردەممانە فراهەمەکەوە بەڵام کاک فازڵ ئۆپۆزیۆن بەو شێوەیە کاک فازڵ بکەین بۆ گەیشتن بە ئەنجام بەڵام بەم نوعیەتەی ئەوان تەسەڕوفاتی تیاکەن نەیانەوێت خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستان بگاتە ئەنجامێک و ئیعلانی کابۆ بەڵێ کاک فازڵ کاتژمێر چوار لە دانیشتنی دووهەمی پەرلەمانی کوردستان واتە لەمڕۆدا ئایا خوێندنەوەی دووبارەی بۆ دەکرێت بۆ پرۆژەی یاساکە یاخود دەخرێتە دەنگدانەوە بەتەکید کۆبوونەوەی سەعات 4 پاشنیوەڕۆ ئەو پرسانە کە لەناو بەرنامەی کار هاتووە لەسەر هەمان بابەت قسە دەکرێت نازانم سەرۆکایەتی پەرلەمان بەتەواو واتە تەنها خوێندنەوەی بۆ دەکرێت بەرنامەیەکی تر بێنە پێشەوە بەڵام لەسەر ئەو بابەتانە قسە و مناقەشە دەکرێن دەخرێتە دەنگدانەوە کەوا لەناو بەرنامەی کاری ئەمڕۆدا هاتووە واتە کاک فازڵ ینی تەنها خوێندنەوەی بۆ دەکرێت یاخود بڕیارە بخرێتە دەنگدانەوە ئەو بڕگانە ئەوانە طبعا یەکێکیان قرارە مناقەشەی لەسەر بکرێت ئەویش تەعجیل کرا بە کۆی بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەویش مەسەلەی خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش و هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستان باقیاتی چونکە دوو بابەتە دوو بڕگەیە بەرنامەی کار ئەو بڕگانە هەمووی قابلی دەنگدانە لەسەری و بەڵام وەکو پێشتری شاردم پێکرد نازانم ئێستا تا سەعات 4 سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بەرنامەی تریان ئەبێ بۆ ئەوەی بخرێتە ناو بەرنامەی کارەوە هەر سەبارەت بۆ کاک فازڵ ئایا دانوستان کراوە لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێش کۆبنەوەکەی کاتژمێر 4 یاخود دانیشتنی کاتژمێر 4 دانوستانی لەگەڵ کراوە بۆ گەیشتن بە سیغەیەک بەتاکی دوای ئەو فەوزا و مشاکیلە کە دروستیان کرد لەناو پەرلەمان هێوریەک لەناو هۆڵی پەرلەماندا دروست بوو بۆیە تەسەورەکەم سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆ ببێتەوە چونکە ئەم فەوزایش تەنها و تەنها بزوتنەوەی گۆڕان دروستیان کرد بۆ بەڵام تا ئێستا کۆ نەبوونەتەوە واتە من نازانم ئیتر دوای ئەوەی کە ئیعلان کرا کۆبوونەوە کۆتایی پێدێت تا سەعات 4 پاشنیوەڕۆ ئێمە هۆڵی پەرلەمان و بینای پەرلەمانمان بەجێشتەوە بۆ پشودان هەتاوەکو سەعات 4 پاشنیوەڕۆ نازانم بەرنامەی سەرۆکایەتی پەرلەمان چی دەبێت بەڵێ زۆر سپاس بۆ فازڵ بەشارەتی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان فەرمان دووبارە سڵاو لێبێ دوا زانیاری سەبارەت بە کۆبوونەوەی یاخود کۆنەبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکی پەرلەمان ئایا هیچ دانیشتنیەک دەکرێت دانوستانێک هەیە لە ئێستادا واتە لە ئێستادا کەشی پەرلەمان چۆنە بڵێ تا ئێستاکە کۆبنەوەکەی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان بەردەوامە درێژەی هەیە بەڵام ئەمان لەناو کۆبنەوەدان هیچ زانیاریەکمان دەست کەوتووە دەربارەی ناوەڕۆژ کۆبنەوەکە
بەڵام چاوەڕوان دەکرێت لە هەوڵی ئەوە دابن کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن قەناعەت پێ بکەن کە دانیشت لەگەڵی بگەڕێنەوە ناو داری دانیشتەکەی کاتژمێر 4 ئێوارە بکەن. ئەوەی کە دەستمان کەوتووە تەنها ئەوەیە و چاوەڕوان دەکرێت لە عاتێش نزیکدا لە ساعاتێکی تردا ئەڕۆژ کۆبنەوەکە بکرێتە دەستمان و زانیاریتان ئەدەنێ بارەی ئەو کۆبنەوە. شوان لێرەدا مەبەست بە پەرلەمانتارێکی تر لە فراکسیۆنی کۆمەڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان پرسیارێکی ئاراستە بکەین و لەگەڵمان بێنەوە. ناسکەستان ئەو کاتت باشە. دمێ ئەو بپرسم ئایا لە ئێستادا بەتایبەتی ئەمڕۆ ئەو پشێوی ئەمڕۆکە لە ناو خۆڵی پەرلەمانی کوردستان ڕوویدا لەسەر هەردوو پرۆژە بڕیارەکە بوو بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم و هەروەها خودی تێمی پەرلەمانی کوردستان. ئایا پەرلەمانی کوردستان لە ئێستادا تا چەند دەتوانێت ڕێگەی پێدراوە کە ئەم مافە بەخۆی بدا؟ خۆی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم لەناو خەڵکە هەڵبژێراوە و ئەوە مافی خەڵکە و ناکرێت بەم پەلەپەلە لە یەک ڕۆژە ئەم خێنەوە یەکەم بۆ دوو پرۆژە ئاساس بکرێت و هەم گفتوگۆی بۆ بکرێەوە. من تا ئێستا زۆربەی زۆری هەر زۆری پەرلەمانە کردارەکان تا ئێستا پرۆژە یاساکەیان نەدیوە و معقول نییە تۆ دوو پرۆژە یاسای زۆر گرنگ لە جێی استێزازی و زۆر متەشەحنە تێپەڕێنی لە کاتێک ئێمە هەوڵی ئەومانە دەفتەر نظامی بگرین بۆی بڵین کاکەجان ئێمە پێویستمان تەنها بە یەک مانگە ئەم مانگەش دەتوانین پچووەکە لابەرین و کورتایی پێبێنین. ئەگەر لە 21 هەڵبژاردنەکان کە تەحدید کراوە بێ لەوە چە 20 ڕۆژ فەرمانی قانونمان بۆ دروست بێ ئەو کاتە بۆ یە 20 ڕۆژە درێژێکینەوە پەرلەمان و تەواو. بەڵام سەرۆکایەتی هەرێم بە هیچ جۆرێ لەدەسەڵاتی پەرلەمانە نیە چونکە سەرۆکی هەرێم خەڵکە هەڵبژێراوە و ئەبێ خەڵک ئەو مافەی باتێ ئایا توانێت درێژکاتیان ناکامە کۆتایی هاتووە چ لە یاسای سەرۆکایەتی هەرێمەکە گرایی کردوتەوە ویلایەتی سەرۆکی هەرێم 4 ساڵە و تەنها بۆ 2 جارەتانی هەڵبژێرێتەوە ناکرێت ئێستا ئاوا لە جێی ئاوا و لەو هەموو فەوزایە ئەخرێتە تەنگان و ئاڕاستی لیژنەکانەکرێت. بڵێ دەربارەی ئەو کۆبنەوەی کە لێ ئێستادا لە پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت لە لیژنەی قانونیە ئایا لەنەری ئێوە وەکو فراکسیۆنی یەکگرتوو تێدا بەشدارە؟ نەخێر ئێمە لێنمان لەوێ نیە چونکە ئەسڵان پێمان وایە بەڵێ فەرمان هیچ پێویست ناکە یاسایەکی ئاوا حەساس پرۆژە یاسایەکی ئاوا حەساس من پەلەپەلە تێپەڕێنرێ. بەڵێ فەرمان بەڵێ فەرمان سپاس بۆ زۆر حەساسە و پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان بەم مۆزوع ڕازی نابێت. بەڵێ فەرمان لەگەڵمان بینیتەوە دەگەڕێنەوە لات. سپاس بۆ فەرمان محەممەد دەروا سپاس بۆ ناسر تەوفیق پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتوو. بەڕێزان بۆ زانیاری زیاتر دکتۆر سەروە عەبدوڕەحمان ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر هێڵی تەلەفۆن ڕاستەوخۆ لەگەڵماندایە. سڵاو لێبێ دکتۆر سەروەر، ئایا تا چەند ڕاستە کە دوێنێ شەو ڕێکەوتنێکی سیاسی کراوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتری نیشتیمانی کوردستان لە کۆبنەوەیەکدا سەبارەت بە درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان؟ دکتۆر سەروەر گوێت لێمە؟ دکتۆر سەروەر ئەگەر گوێت لێمانە؟ سڵاو لێبێ دکتۆر سەروەر گوێت لێمانە؟ بەداخۆ دیارە پەیوەندیەکەی بچراوە هەڵ دەدەین لە داهاتوودا پەیوەندیەکەی دکتۆر سەروەر بگدینەوە. فەرمان دەمەوێت پرسیاری ئەو بکەم سەبارەت بە هەڵوێستی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. ئایا ئەگەر هاتوو کاتژمێر 4 کۆبنەوەکە یاخود دانیشتنەکە ئەنجام درا ئایا ئەمان لە ئێستادا بڕیاریان دەرکردەوە سەبارەت بە بەشداریکردن یاخود بەشداری نەکردن لە کۆبنەوەکەدا؟ دکتۆر سەروەر من دەبێت ئەو پرسیارە لە تۆ بکەمەوە. هاوکار موسڵمان لە ناوەندی هەواڵی استودیۆی ئێناسی لە شاری سلێمانیەوە ئەو پرسیارە ئەکا. من ئەو پرسیارە ئاراستی گراب دەکەم. ئایا ئێوە وەکو فراکسیۆنی کوردستانی لەسەر پشت یەکێتی بڕیاتان بۆ بەشداری ئەو کۆبنەوەی کاتژمێر 4 بکەن کە لە کاتێکدا پێشترەوە ڕاتان گەیاند بوو جەنگ بەو پرۆژە بڕیارە نادەم بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم؟ بەڵێ لەو کۆبوونەوەی ساعت 4 ئێوارە بەشداری دەکەیت و پرۆژەکە لەبەرەوەی ئێمە بە پرۆژەی خۆمانی دەزانین ئەو پرۆژەیە دیە لەگەڵ ئەو پرۆژەی پێشتر کەوا بوو. ئەو پرۆژەی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا دژی بووین و توانیشمان پەچی ئەو پرۆژەیە بخەن چونکو دوو پرۆژە بڕیار بوو پێشکەشکرا بوو. یەکێکیان سەبارەت بە پەرلەمانی کوردستان بوو کە داوای دەکرد پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە هەتا ئەو کاتەی پەرلەمانێک هەڵدەبژێردرێ و هەتا لەمەدا ئێمە گومانمان هەبوو کە هەڵبژاردن بکرێت چونکە لەگەڵ ئەوەدا هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت.
بۆیە ئێمە دژی ئەوە بووین ئەمڕۆ لەو پرۆژە بڕیارەدا پەرلەمان تەنها تا مانجی 11 درێژ دەکرێتەوە ئەویش بۆ ئەوەی فەرقێکی قانونی دروست دەبێت لە هەمان کاتدا لە 29دا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت واتە گۆڕانکاریمان لەوەدا کردووە و سەبارەت بەوەی تریشیان بە هەمان شێوە ئەوەی سەرۆکی هەرێم فەرمان سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی هەرێمە گەلەی پرسی درێژ بکرێتەوە ئەویش دیار نەبوو ئایا تا ساڵێکی تریان 10 ساڵی فەرمان ئەگە پرسیایی لێ بکەی سەبارەت بە درێژکردنەوەی وادەی سەرۆکاتی هەرێم تا کەی دەبێت ئەمڕۆ ئەوەیە تەنها 2 ساڵ درێژ دەکرێتەوە ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم لە بەرامبەریشدا ئەوەی کەوا هەیە دەستور دەگەڕێتەوە چونکو دەستور بە نسبەتی ئێمەوە زۆر گرنگە بۆ میلەتەکەمان زۆر گرنگە چەند ساڵە پەچی کەوتووە لە کاتێکدا کەوا لایەنێک قبوڵی ئەوەی نەبوو دەستور بگەڕێتەوە لایەنێکی تریش داوای دەکرد بێگومان هیچ کام لەو لایەنانە سەرکەوتوو نەبوون بەپێی ئەم پرۆژە بڕیارە لێرەکەوە یەکلا دەکرێتەوە دەستور دەگەڕێتەوە پەرلەمانی کوردستان و سازانی لەسەر دەکرێت و هەموار دەکرێتەوە ئەمەیە دەستکەوتی ئێوە بۆ ئەو پرۆژە بڕیارەکەەوە لەگەڵ من مەبەستەوە بپرسم ئایا بەجێری زانیاریەکان و لە چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی و ئاماژە بۆ دەکەن لە کۆبنەوەی دوێنێ شەوی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان بڕیاری ئەوە دراوە ڕێکەوتون لەسەر ئەوە کە ویلایەتی سەرۆکاتی هەرێم درێژ بکرێتەوە یاخود سەرۆکی هەرێم بۆ ماوەی ساڵێک یا 2 ساڵ بمێنێتەوە لە پۆستەکەی خۆی ئێوە یەکێتی ڕازی بووە لەسەر ئەمە ئایا ئێوە چەند زانیاریتان هەیە لەسەر زانیاریە بەڵێ دیارە حزبەکان ئاساییە پەیوەندی بەبەستن بۆ گفتوگۆش بکرێت لە دەرەوەی پەرلەمانیش و تەنها گفتوگۆکان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا نەبووە بەڵکو دانیشتەکان ئەوەندی ئێمە زانیاریمان هەبێت هەم لەسەر ئاسی حزبی کەوا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکگرتو کۆمەڵیشدا دانیشتن گفتوگۆ هەبەوە هەم بەڕێز سەرۆکی پەرلەمانیش 2-3 ڕۆژ پێش ئێستا چوە سەردانی بەڕێز نەوشیروان مستەفا ڕێخەری بزوتنەوەی گۆڕان و گفتوگۆی لەگەڵا کردووە و لەگەڵ مامۆستا عەلی باپیرا گفتوگۆی کردووە لەگەڵ مامۆستا محەممەد فەرەجا گفتوگۆی کردووە سەردانی کردووە تەنانەت ئەم ڕۆژ مامۆستا عەلی باپیر لە پەرلەمانی کوردستان بوو بۆیە ئەو بڕیارەکەوا دراوە کە ئەگەر ڕێکەوتنێکیش بێت بەپێی پرۆژە بڕیارەکە ئێمە لێرە هەڵسوکەوت دەکەین پرۆژە بڕیارێک وەکو لایەنی یاسایی لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێت ئێمە لەگەڵ ئەوەدا کوردستان لەو قەیرانەی تێکەوتووە دەرخواست بکرێت دەبێت تۆزێک واقعبین واقعێک هەیە لە هەرێمی کوردستاندا کەوا تووشی بارودۆخێکی سەربەستوو بووە بۆیە بەمەبەستی چارەسەرکردنی ئەو حاڵەتە ئەو پرۆژە بڕیارە هاتوۆتەکایەوە و لەگەڵ ئەوەشدا کە ئێمە دەڵێن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت لە کاتی خۆی تێبینیمان هەیە لەسەر ئامار و داوامان کردووە تەنانەت ئەمڕۆژ داوامان کردوێتەوە دوێنێش داوامان کردوێتەوە ئەو لیژنەیە پەرلەمانیە پێک بێت بۆ پێداچوونەوە بۆ ئەوەی هەمارێکی ڕاست و درست و دوور لە گزی و فزی بەڕێوە بکرێت و دەنگدەران بێ گومان و بەدڵنەوەییەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان بەڕێزان لە سەرۆکاتی پەرلەمانیش بەڵێنی ئەویان پێدان کە ئەو لیژنەیەش پێک بێن بەڵێ دەبێت ئەو پرسم کەواتە بەجێری قسەکانی تۆ لە ئێستادا هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێم لە وادەی خۆیدا دەکەوێت بەڵێ بەپێی ئەو پرۆژە بڕیارە تا ئێستا پرۆژەیە تەنها خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ئێستا لیژنەی یاسایی ئەوە کۆبوونەتەوە راپۆرتی لەسەر دەنووسن ئێوارە کاتژمێری 4 دانیشتەکان دەست پێ دەکاتەوە ئەو کاتە بڕیار بۆ پەرلەمانی کوردستان دەبێت بە چ شێوازێک دەبێت ئایا گۆڕانکاری تێدا دەکرێت یان دەبێت هەرچەندە من وەکو ئەندامێکی پەرلەمان لەگەڵ ئەوەدام ئەو کێشەیە چارەسەر بکرێت ئەوە لەو قەیرانە دەرچین بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سەرور عەبدوڕەحمان ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها سپاس بۆ فەرمان محەممەد پەیامێرمان لە هەولێرەوە بەڕێزان بۆ هەر پێشاتێکی نوێ و هەر زانیاریێکی نوێن بێگومان لەگەڵتان دەبین بۆ ڕووماڵکردن و گواستنەوەی هەر زانیاریەک هەر شاد و بەختەوەر بن.